لەژێر فشاری یەکێتی ئاژانسە ئێرانیەکە راپۆرتێک دژی قوبات تاڵەبانی و هاوسەرە جوەکەی دەسڕێتەوە. لە بەرژەوەندی کۆمپانیایەکی حیزبی کۆمپانیاکانی هەرێم پابەند دەکرێن بە بەکارهێنانی سندوقی پۆستە. پێشنیارێکی نوێی دەم پارتی لەبارەی پرۆسەی ئاشتیەوە ئاشکرا دەکرێت. دوای ئەوەی ئاژانسی میهری ئێرانی کە نزیکە لە سوبای پاسداران راپۆرتێکی لەسەر قوبات تاڵەبانی و شێری گراهامی هاوسەری بڵاو کردەوە و ڕایگەیان ئیسرائیل لە ڕێی هاوسەری قوبات تاڵەبانیەوە دزەی کردۆتە نێو سلێمانی. نازم دەباغ نوێنەری حکوومەتی هەرێم لە تاران لەبارەی راپۆرتەکەی ئاژانسی میهری کە باسی لە چیرۆکی دزەکردنی مۆساد بۆ سلێمانی دەکرد ڕایگەیان لەسەر راپۆرتەکە گفتوگۆمان لەگەڵ بەرپرسانی ئێران کرد و سەرکۆنەی راپۆرتەکەیان کرد. ناوبرا وتیشی راپۆرتەکە بە بڕیاری بەرپرسانی ئێران سڕدرایەوە و لێپێچینەوەشیان لەگەڵدا دەکرێت. وەزارەتی بازرگانی حکوومەت هەرێم کۆمپانیاکان ناچار دەکات باجێکی ساڵانە بدەنە کۆمپانیای ئیگڵ پۆست. بەپێی نووسراوێکی وەزارەتی بازرگانی کە ئاراستەی بەڕێوەبەراتی کۆمپانیاکانی کردووە ئاگاداری کۆمپانیاکان دەکاتەوە کە لە ڕۆژی 1/1/2026 مامەڵەی هیچ کۆمپانیایەک ڕایی نەکرێت بەبێ بوونی سندوقی پۆستە لە کۆمپانیای ئیگڵ پۆست کە کۆمپانیایەکە تێکەڵە لە نێوان حکومی و کەرتی تایبەت. جێی باسا لە هەرێمی کوردستان زیاتر لە 34,000 کۆمپانیا تۆمار کراون و بەپێی ئەو نووسراوەش بێت هەتا ئەو مامەڵەیە نەکەن کارەکانیان بۆ ڕای ناکرێت. وتەبێژی دەم پارتی ڕای دەگەێنێت پێویستە ڕێسای یاسایی دروست بکرێت و بنەمای یەکسانی جێبەجێ بکرێت. دەژڵێت هەر کەسێک کە چەک دادەنێت پێویستە بەبێبوونی هیچ جیاوازیەک و بە شێوەیەکی یەکسان بخرێتە ناوبازنەی پەیڕەوی یاساوە. ئایشە گوڵ دۆغان وتەبێژی دەم پارتی ڕای دەگەنێت کۆمیسیۆن بەتەنها ناتوانێت کێشەی کورد و پرسی دیموکراسی لە تورکیادا چارەسەر بکات، بەڵام دەتوانێت ڕێگا بۆ چارەسەرکردنی ئەم دوو پرسا خۆش بکات. وتەبێژی دەم پارتی باسی لەوەش کرد کۆمیسیۆنەکەی پەرلەمانی تورکیا دەتوانێت پێشنیازێکی هاوبەش بەرهەم بێنێت و ئەم کۆدەنگیە کۆمەڵایەتیە بگۆڕێت بۆ هەوڵەکانی ئاشتی لە پەرلەمانی تورکیادا.